بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنەرانی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست، بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا. بە زمانی بەڕۆژوەوە هەمومان لە خوای پەروەردگاری خۆمان دەپاڕینەوە، یا ئەڵڵا تاعەت و عیبادەتی هەموو لە یەکمان قبوڵ کەی. ئەم ڕۆژانەی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان کە ئێستا گەیشتووینە کۆتایی و ئەمە دوا پرۆگرامی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانمانە. داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژوەکانمان، نوێژەکانمان، شەو نوێژمان، شەوانی قەدر بەویستی خوای پەروەردگار ئەو شەوانەی دانیشتوین، ئەو شەوە تاکانی کەماون لە خزمەتی شەوی لەیلەتول قەدرا بین و خوای گەورە لە هەموو گوناهەکانمان خۆش بێ، لە گوناهی مردوەکانمان خۆش بێ، تەندروست باش و دڵخۆشمان کە بەرەو جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان دەڕۆین. خوای گەورە بیجێڕە بەماری خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان. بەڕێزان، ئەم جارەش دەچینەوە خزمەت پرسیاری جەنابتان، پرسیارێک کە لەسەر زەکات کراوە و بە پێویستم زانی تەواوی ئەم تەوەرەیە لەسەر زەکات قسە بکەین. پرسیارەکە بەو شێوەیە نووسراوە، بەڕێزێک فەرموویەتی: برایەکم هەیە 6 سەرخێزانن، هیچ موچەیەکی نییە، تەکسی دەکات، واتە دیارە شۆفێری تەکسیە، خانوویەکی خۆی هەیە، خۆی لە ناوی نییە، داوێتی بە کرێی ئەو خانووە دەداتە خانوویەکی تر کە لە ناوێتی، ئایا زەکاتیان پێدەشێت یان نا؟ لەبەر ئەوەی دەستی ناڕوات، تەکسیەکە ماڵی باوکم بۆیان کڕیوە، برامە، ئایا زەکاتی من بۆ ئەوان دەبێ ئەگەر بیان دەمێ؟ لە وەڵامی ئەو بەڕێزەدا بۆ ئەو پرسیارە جوانە دەڵێن وەبیللهی تەوفیق، بەڵێ دوو کەس لە کۆمەڵگای ئێمەدا ئێستا چەند چینەکەن لەوانەی کە خوای گەورە لە سوورەتی ئەتەوبەدا خۆی زەکاتی بۆ دیاری کردوون: ئینەمە الصەدەقات للفوقەڕاء والمەساکین. فەقیر ئەو کەسەیە کە هەر هیچی نییە، یعنی بڕۆ ماڵەکەیەوە هیچ شتێکی تێدا نییە، ئەمە فەقیرە. دووەمیان ئەلمیسکین، میسکین ئەو کەسەیە کە وەکو ئەو برایی جەنابەت خانووی خۆی هەیە، جایان لە خانووەکەدا نیشتەجێیە، یان داوێتی بەکرێ بەهۆی ئیش و کار و یان کەس و کاریەوە لە شوێنێکی تر لە گەڕێکێکی تر خانووی پێگرتووە، واتە هەروەکو لە ناو خانووەکەی خۆی داوابێ بێ وایە کەسێکە خانووی خۆی هەیە، ئۆتۆمبیلێک ماڵی باوکی یان کەسانێکی دەوروبەر بۆیان کڕیوە، یان ئۆتۆمبیل لە تەکسیەکە هی خۆشیەتی، بەڵام بەهۆی ئەوەی کە ئیش و کاری وەکو پێویست نییە، یان ئۆتۆمبیلەکەی زۆر تازە نییە، مەسرەفی زۆرە، ئەوەی پەیدای دەکات لی سەرف دەکاتەوە، و دەڵێ 6 سەرخێزانن، ئەوەی کە پەیدای دەکات دەستیان ناڕوە، واتە کەسابەت دەکا، ئەم کەسە دەجوڵێ، ئیش دەکات، دێو دەڕوا، بەدوی پاروی حەڵاڵا وێڵە، بەڵام ئەوەی پەیدای دەکا لەگەڵ مەسرفی ڕۆژانە و ماڵ و منداڵیدا ناگاتەوە یەکتر. مەسرفی ئۆتۆمبیلەکەی وەکو پێویست جاری وایە نەفەر و کاری دەست ناکەوێ، مەسرفی ماڵ و منداڵێکی ورد، ئەمە میسکینە، کەواتە مسکین ئەو کەسە نییە کە هەر هیچی نییە. زۆر جا بەڕێزان، جاری تریش ڕوونم کردوتەوە، لە وڵاتی ئێمە خەڵک وا حاڵی بووە ئەو کەسەی زەکاتی پێدەشێ ئەبێ هەرنان لە تەشتی ماڵەکەیان نەمابێ، دینارێک لە جیفانیان نەبێ، ئەبێ خکرێکی بێ، ناوانیە. مسکینە ئەو کەسەیە خانووی خۆشی هەیە، بژێوی ژیانی هەیە، موچەیەکی هەیە، بەڵام بەشی ناکە، هەوڵیش دەدا، چونکە زەکات بەڕێزان بە سوالکەر ناشێ. ئەو کەسەی سوال دەکات، کاری بۆتە سوالکردن، دروستە خێری تری بدەیە، 250,000 دینار بیدەیە لەسەر بەرماڵی مزگەوتە هاتە بە دەرگای ماڵەکەت، کەس ناومێد مەکە لە خێر، چیاڵی ژێکێک لە مستحقان نییە، بەڵام ئەو کەسەی کە سوال دەکات و پیشەی سوالکردن و دەرۆزەکردنی هەیە نابێت زەکاتی بدەیتێ. زەکات بدەی بە سوالکەر و دەرۆزەکەر، زەکاتەکە لەسەر لا ناچێت. زەکات بە کەسێکیش ناشیە کە لە شەرعا دەڵێ ساغا ملقەویە، بەڵام بێکار دانیشتووە، حەزی لە کارکردن نییە، حەزی لە کارکردن نییە، ساغا کەم ئەندام نییە، تەندروست باشە، ئیش و کار هەیە، بەڵام فێری ئەوە بووە لەم و لەو دەپاڕێتەوە، داوای زەکات دەکە و حەزی لێ بەیانیان سەعات 9 لە خەواستێ و شەو بەدیا فەیسبوکەوە تا بەیانی دانیشە. بەڕێزان، ئەمە زەکاتی پێ ناشێ. بەڵام کەسێک کە بەڕاستی حەزی لە کارکردنە، وەکو ئەم برایەکە تەکسی دەیجێڕە لەشی ساغ بێ، بەڵام بەهۆی کار و کەسابەتەکەی وەکو پێویست نییە، یان ماڵ و منداڵەکەی زۆرە، مەسرفی ژیانی ئەم ڕۆژ قورسە، بەڵێ زەکات بەو کاکەیە و ئەمسالی ئەو دەشێ. دەڵێ برامە، بەڵێ زەکات بە براکەت دەشێ، و دروستە زەکاتی خۆت بدەی بە براکەت، و دەشتوانی بە ئێستا ڕوونتری دەکەمەوە بە ناوی زەکاتی شەومەیدەیە، بۆی بکە زەرفێکەوە
بڵێ براکەم ئەمە بۆ مەصرفی جێژن هاوکاریی برایانەیە بڵێ ئەمە هەدیەیەکی لەم برای خۆتە وەریگرە بە شێوازێکی جوان بیدەیە بەڵێ زەکاتەکە لەسەر لا دەچێت. چەند پرسیارێکی گرنگ لەسەر زەکات دەکرێت حەز دەکەم بۆ جەنابتانی ڕوونکەمەوە. پرسیاری یەکەم، ئایا دروستە زەکات بگوازیەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر لە شارەکەی خۆتەوە بۆ شارێکی تر؟ لە وەڵامدا دەڵێن بەڵێ لەم دوو حاڵەتەدا. یەکەمیان لە مغنی ئیمامی ئیبن قودامەدا ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی مغنیدا لە مجەلەدی 4 لە لاپەڕی 132 دا دەفەرمێ قال ئەحمەد ئیمامی ئەحمەد فەرموویەتی فإن استغنى عنها فقراء أهل بلدها جاز نقلها. ئەگەر فەقیرەکانی ئەو شوێنە ئەوەندە زەکاتیان وەرگرتە بوو یان ئەوەندە فەقیرەی لێ نەبوو کە پێویستیان بە زەکاتی تۆ بێ، دروستە زەکاتەکە نەقڵکەی بینێری بۆ شوێنێک تر بۆ وڵاتێکی تر بۆ شارێکی تر کە فەقیر و مستحەقی زۆرە. ئێستا ئەو برایانەمان کە لە ئەوروپان ئەو خوشکانەمان کە لە ئەوروپان لە وڵاتانی پێشکەوتوودا دەژین ئەلحەمدولیلا لەوێ فەقیرەکە زۆر کەمتر بووەتەوە یان خۆیان فەقیرێکی مستحەق ناناسێت زەکاتەکەی بداتێ. ئەوە دروستە لە ئەوروپاوە سەرفترە و زەکاتەکەی بۆ کوردستان بنێرێتەوە لێرە کەسێک بە وەکالەت بۆی زایەکە. هەروەها کەسێک حاڵەتی دووەمیان ئەوەیە ئەگەر ئەو کەسەی زەکاتەکەی بۆ دەنێری بۆ شارێکی تر خزمی نزیکت بێ، برات بێ، خوشکت بێ، پورت بێ، خاڵت بێ، مامت بێ، ئامۆزات بێ، ئەزانی بەڕاستی دەستی کوردە. جەنابەت لە شاری هەولێر دادەنیشی، خوشکێکت لە سلێمانیە، برایەکت لە دهۆکە، ئامۆزایەکەت کەسی لێ ڕەحمە زۆر لەگەڵیا بەهێزە لە شاری کەرکووکی خۆشەویستە، حاڵیشی زۆر زۆر باش دەزانی کە چەندە محتاجە، چەندە احتیاجە، چەندە نەخۆشی هەیە، چەندە کارەکەی وەکو پێویست نیە و داهاتی لەگەڵ مەصرفیدا نایەتەوە یەک بەڕاستی محتاجی پێوە دیارە. عەزیزم بەشێکی زۆری زەکاتەکە لێرە و بنێرە بۆ کەرکووک، لێرە و بینێرە بۆ سلێمانی، بینێرە بۆ دهۆک و هەر شارێکی تری کوردستان مادام کەسی خۆتی لێیە ئەوە سەدەقەت وەسیلە، هەم زەکاتەکە لەسەر لاچوو هەم خێرە گەورەکەت گەیشتێ هەم سیلەی ڕەحمە. ئەزانی چەنی پێخۆش دەبێت ئەو خوشکی کاتێک کە براکەی دەزانێ هەستی پێدەکا کە فەقیرە و لە بیری بووە، ئەزانی کاتێک کە برا دەستی کورتە و وەزعی خراپە قەرزدارە نەبوو نەدارە براکەشی ئەلحەمدولیلا پێوەی دیارە کە هەبوو زەکاتی هەیە با لە شارێکی تریش بێ با لە دوای جێژنیش بۆی بەری. ئێستامەش پرسیارێکە ئێستا جەنابەت لەوە لە سلێمانی لێ بۆ هەولێر لە هەولێر بۆ دهۆک لە ڕەمەزانە سەفەرت نەکردبێ هەر کە لە ماڵەوە زەکاتەکەت جیا کردەوە بیکە زەرفێکی نامەی جوانی سپی ڕێک و پێکەوە پارێکی تازە و جوان خۆ بۆی زیاتر دڵی پێخۆش بێ هەر ئاوا بۆی فڕێمەدا لە زەرفێکی نامەی جوانە کەپسی بکە لە ماڵە کە جیات کردەوە زەکاتەکەی تۆ لای خوا قبول بوو زەکاتەکە نووسرا. دوای جەژن کە سەردانت کرد کە بۆ جەژنە پیرۆزە و سەردان چوو بۆ ماڵی ئەو کاتە بە ناوی جەژنانەوە دەتوانی بیدەیتێ. ئەو کاتە سیلەی ڕەحمەکەش جێبەجێ بوو زەکات و سەدەقە و سەرفترەکەش لەسەر لاچوو کەواتە نەقلی زەکات لە شارێک بۆ شارێک لە وڵاتێک بۆ وڵاتێک لە حاڵەتی دووەمدا بەڕێزان ئەو کاتەیە کە کەسەکە خزمی نزیکت بێ وەکو عەرزم کردن برایە خوشکە ئەو کەسە نزیکانەی خۆتن. پرسیاری دووەم ئایا واجبە کە زەکاتت دایە بڵێ ئەمە پارەی زەکاتە؟ زۆر خەڵک زۆر وردی دەکاتەوە ئەم پارەم لێ قبولکە ئەمە زەکاتی ماڵەکەما کە خوا فەرزی کردووە لەسرم یان سەرفترەیەدا ئەڵێ ئەم 10,000 کە ئێمە 4 کەسین لە ماڵەدا سەرفترەی سەری خۆم و خێزان و منداڵەکان و تۆش بڵێ وا لێم قبول کردی بابە ئەم خورشید و خاوەری ناوێ بگەڕێەوە بۆ شەرع نەخێر نەوەڵڵا هیچ پێویست ناکات لە سەرفترەدا لە زەکاتدا کە داتە دەستی مستەحەقەکە پێویست ناکە بڵێ ئەمە سەرفترەمە پێویست ناکە بڵێ ئەمە زەکاتمە بەڵکو زانایان دەفەرمون ناپەسندیشە کارێکی ناپەسندە چونکە دڵی دەشتێ هەستی بریندار دەبێت ئەویش وەک تۆ مرۆڤە ئەویش براتە ئەویش کەستە ئەویش هاوشاریتە هاوڵاتی و هاونیشتیمانی خۆتە تۆ ئەلحەمدولیلا خوای گەورە پارێگنانی زیادی پێبەخشیوی ئەویش ئەمڕۆ وەرگرە چێ ئەڵێ دنیا بە شێوەیەک ناگۆڕێ ڕۆژگارێک تۆ وەرگر نابێ و ئەو بەخشەر نابێ ئەمە هەر بەدەستی خوایە باری دارایی بۆ هیچ کەسێک تاسەر نییە بۆ هیچ کەسێک زەمانی نییە زۆر کەس دەوڵەمەند و ساڵانی پێشووی ئێستا محتاجە زۆر کەسیش لە نەوەتەکاندا محتاجی سەرفترەی خەڵک بوو ئەلحەمدولیلا ئێستا بازرگانێکی گەورەیە ئەمە هەمووی بەدەستی خوایە کە داتێ شعوری مەشکێنە دڵی مەشکێنە ئەوەندە بەسە کە لە ماڵت زیاد کردەوە بەڕێزان تۆ ملیۆنە دینارت هەیە کە 25,000 لێ دەرکرد وتت خوای پەروەردگار لێم قبول کە ئەمە زەکاتی ماڵەکەمە لە بینی خۆت و خوادا کە لە ماڵەوە زیاد کردەوە هەر ئەوەندە لە دڵی خۆتا بڵێ ئەمە زەکاتە بەڵام لە کاتی بەخشین بە هەژارەکەدا پێویست ناکە
محمد علي صابوني الشيخ محمد علي صابوني لكتاب الفقه الشرعي الميسر كهج مجلد بتنها تاك تاكن لباسي الزكاة دا لناملكي الزكاة دا للابريسة تشلوسيا دا فرمي ويمكن أن يقدمها باسم هدية دكري بناوي هدية وبيديته ماذا الزكاة بلا تخوا أم دياريم لي ورقرا أم دياري لبراي خود ورقرا خشككم أم دياريم لي ورقرا أو مساعدة أخوية يعني بلا أما يارمتيكي برايانية ئەمە یارمەتیەکی برایانەیە بڵێم پارەیەم 100,000 دیاری چی بڵێ ئەم یارمەتیە برایانم لێوەرگرە لە برای خۆت بۆ برایەکەی خۆم بۆ خوشکەکەی خۆم وينوي في قلبه أنها عن زكاة ماله لدڵی خۆتە بڵێ خوای ئەمە زەکاتی ماڵەکەمە لە دڵی خۆتە بەو مەڵێ فهذا يجزئه ئەوەندەت بەسە لەسەر دادەچێت والعبرة على ما في القلوب چەند جوانم دیارە والعبرة على ما في القلوب ئەوەی کە عیبرەتە و لەلای خوا وەردەگیرێ عیبرەت بەناو دڵە مادام تۆ ئەمە پارێزایە دەکەی خێر و سەدەقاتی سونەت نییە زەکاتە لە کاتی بەخشیندا بە کەسی مستحق جا خزم تایان بێگانەیە ضرور نییە هیچ پێویست ناکە بڵێ بەڕێزم ئەمە زەکاتەکەمە عەرزم کردن ئەمە سەرفترەکەمە هی خۆمە هی خێزانمە هی منداڵەکانمە وا بەخشیم بە تۆ ئەویش بڵێ وەڵا وا قبوڵم کرد نانە ئەم پێویستەی ناکە و بە حرمەت و ڕێزەوە بەردەوام میشپارە کە بەخشیتان بەڕێزان کە زەکاتە کە سەرفترەیە خوا وڵای وازان بە 1500 دینارە 2000 ناشتێکی وایە 50 دانە 60 دانە هینی تێدای ئەمە زەرفی نامەسپیەکان زۆر جوان ڕێک و پێک پارەکەی تێ بکە حتا گە بۆت بکرێ بەڕێزان بگەڕێی ملیۆنە دینارت هەیە زەکات ملیۆنە دینار زەکاتت هەیە بچۆ لە بازاڕ بڵێ توخوا ملیۆنە دیناری 25,000 دەنێ بەبێ زیادکردن یان دۆلار بکڕە و دوای پێ بکڕەوە وەیە تووشی ڕیبانەبی بە هەمووی تازە بێ ڕقەی بێ لەسەر ڕقم بێ ئەزانی چەند دڵی پێخۆشە دەبێت تۆزی عەتیش بکەیتە ناو زەرفەکەەوە هەر کاڵی بچڕی بە بووە نەخۆشەکەی مرتاح دەبێ فەقیر پێش ئەوەی دڵی گیرفانی تێرکەی بەڕێزم دڵی تێرکە زۆر کەسێ بەس دەبخشێ بەدەست بەم دەستە دەیبەخشێ بەس ناڕەحەتی دەستێک تێر دەکا هەشە لە دڵەوە دەبەخشێ ئەوەندە بە جوانی دەیبەخشێ بەخوا فەقیرەکە کە 50,000 بێ کە دەری دەکا دڵی تێراو دەبێ دڵی مرتاح دەبێ پێش ئەوەی گیرفانی گەرم کاتەوە ئەوە بەو شێوەیە عیبرەت بەوەیە کە لە ناو دڵی خۆتدایە پرسیاری سێ زەکات دا بە کەسێک بە فەقیر و دەستکورد دەهاتە بەرچاوت کابرا دەبینی جلێکی شڕی لە بەردایە ماڵ و منداڵی وەکو پێویست هەر لە مارکێتی گەڕەکە دەزانی وەکو پێویست شت ناکڕن بە دەستکرد هاتە بەرچاوت و ئەویش نەیوت محتاج نیم کەوتە ئەمەم لێ وەرگرا زانی زەکاتە نەیوت محتاج نیم وەری گرت پاشان دەرکەوت وەڵڵا برا ئەمە دەوڵەمەندە ئەمە مڵکی زۆرە خەیە داوای زەکات لە خەڵک دەکا پیان وتۆ با بەبەز مڵکەکانتم لێ 40 دەفتەر دۆلار دەدەمێ 50 دەفتەر دۆلار دەدەمێ تۆ لە خوا بەزەوێت داوا خاوەنی 50 دەفتەر دۆلار 5 ملیۆن دۆلاروی زەکات بۆ وەردەگری کابرا ئەوە خۆی بە فەقیر نیشان دەدا تۆش زەکاتەکەت دایە نەشی گوت پێم ناشێ وەری گرت ئایا دەبێت جارێکی تر زەکاتەکە بدەیتەوە لە وەڵامدا دەڵێ نەخێر پێویست نییە جارێکی تر زەکات بدەیتەوە بە مەرجێک هەوڵت دابێ کە فەقیر بدۆزیەوە یعنی هەرچی بەرچاوتکەوت زەکاتی مەدەیە عەرزم کردن سەدەقە و خێری سونەت سوالکەرێکە هاتە بەر دەرگاکە لە مزگەوتەکە بۆ ئەگە 250 ناجی بێ بۆی بخاسە بەرماڵەکە کەس ناومێد مەکە بەڵام زەکات خوا خۆی دیاری کردووە زەکات چاو وردکەوە فەقیر بدۆزەوە بەڵام ولا يشترط أن يحقق معه هل أنت فقير واجب نییە لەسەرت بڵێ وەرە بابچین بۆ تاپۆ بزانم داخۆ هیچ مڵکێکت بەناوە نییە بابچین بۆ تاپۆ بزانم داخۆ خانوویتت بەناوە نییە بابچین بۆ فڵان شوێن لە دایرەی پۆلیسی هاتوچۆ بگەڕیم بزانم هیچ سارەی کرێن نییە و پاسن نییە شەرع داوای ئەوەی لە تۆ نەکردووە کابرا هەڵتەکێنی ئیزبارەکانی بۆ بدۆزیەوە بزانی داخۆ هیچی بەناوە یان نەخێر من لەو کاتەیە وا دەبینم کە جەنابەت فەقیری کابراش خۆی دەبێ ویژدانی هەبێ ئیمانی هەبێ دینی هەبێ ئەگەر زەکاتی پێنەشیا بڵێ وەڵڵاهی بەڕێزم یا ڕەبی ماڵت ئاوا بێ وەڵڵاهی من نە سەدەقە نە زەکاتم پێناشەیە یا ڕەبی خوا پاداش داتە وەرە با بەیەکەوە بیبێن بۆ فڵان فەقیرەی خزممان بیبین بە فڵان کەسی گەڕەکەمان من دەزانم ئەو مستحەقە وەری گرت دوایی بۆت معلوم بوو کوڕە باسییان کرد بابە وەڵڵاوە بەوەی نەبخۆی بە فەقیر نیشان دەدا ئەهلی زەکات نییە واجب نییە تۆ زەکاتەکەت جارێش کە دووبارەکەیتەوە یەکەم جار بە فەقیر زانیوە و هەر ئەوەندەش لەسەر واجبە ئەوە پرسیارێکی گرنگە تکایە بە مسلمانان بە جوانی لێ حاڵی بن ڕوونکردنەوەیەک ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ساڵ بە ساڵ هەژار زیاد دەکا باشە خۆ دەوڵەمەندیشمان زۆرە جەنابیشە دەو پرسیارە لە خۆت دەکەی بۆچی لێکەمیان دەوڵەمەندە هەرە گەورەکان زەحمەتە لەو بڕایدانیم زەکات بدەن چونکە دایمە خۆیان بەوە دەخەڵەتێن دڵە وەڵڵا پارەم نییە من دەوڵەمەندم بینیوە بە ملیۆن دۆلاری هەیە
وڵی مامۆستا باوەڕکە ڕەن بێ قەرزار بم وڵا ڕاست دەکەی کاکە تۆ 50 پرۆژەت هەیە 50 شوقە دەکڕی و خان و دەکڕی و مەزرعە دەکڕی و مەطعەم دەکڕی و ڤێلا دەکڕی وەڵا هەر پارە نابێت تۆ بەتەماوی پارە لە ماڵەدانرێ پارە لە لای تۆ نامێنێتەوە بەڵام تۆ ئەم ساڵ لەوانەیە بە ملیۆن دۆلارت پەیدا کردبێ توی جاوتەوە بە ئەرزێکی تیجاری لە شوێنە پرۆژەی ترت هەیە نابێ خۆت بخەڵەتێنی زۆرێک لە دەوڵەمەندە هەر گەورەکان لە وڵاتەدا باوەڕ ناکەم زەکات بدەن ئەوەی کە دەیدا دەوڵەمەندێکی متەوەسیتە و فەقیر و هەژارێ خۆشمانە ئینا بەخوا ئەو هەموو دەوڵەمەندەی کە لە وڵات و کوردستانی ئێمەدا هەیە زەکات بدەن لەو بڕوادام ئەم هەموو فەقیرە بەو شێوەیە نامێنێ دووەمیشیان بەڕێزان ئاخر خاڵ ئەوەیە بێسەرەوبەرەی هەیە لە دابەشکردندا ماڵی وا هەیە لە دەڕێ خراوی خێرخوازی ناوی نووسراوە بەڕێزیشت وەڵڵاهی بمری لە برسانە لە ڕوود نایە بچی لە ڕێکخراوێک گەتێنە سەر تەلەڤیزۆن من زۆر جا بەهۆی قسەی حەقمانەوە بەداخەوە لە هیچ شوێن جێمان نابێتەوە ناشرین دەبی بەڵام وەڵا دەبێت هەر بیشیڵێ وەڵای ئەو برایانی کە کاری خێرخوازی دەکەن یا ڕەبی خوا پاداشتان داتەوە ئەجرێکی گەورەیە ئینشاءڵڵا ئێوەش بە ئەندازی ئەو کەسێک کە پارەتان بۆ دەنێرێ و دەیبەخشن خێرتان دەگاتێ بەس یەک تکای برایانم هەیە تکایە زۆر ناشرینە جەنابەت کە ڕێکخراوی خێرخوازیت هەیە بۆ منداڵی هەتی و بۆ ئینسانی کرێکی بۆ ئینسانی نەخۆش ڕێگە بە خۆت دەدەی ویژدانت ڕێگەت پێدەدا منداڵەکەت کچە چکۆلەکەت بێنن ئەوە فرمێسک بە چای بێتە خوارەوە ئەمجامە نەجارێکە و نەدووجارە و نەدەجارە و نە100 جارە ئەم کامیلەیە لێداتەوە دەبێت بگریان حتا خۆزەلیل و ڕیسواکێ بۆی کەس زیاتر پارەت بووە بێ کاکە وەڵڵاهی باش نییە لە هەموو دنیادا شتێک شتێکی بخەستە چاوەکانی ئەم منداڵە باین دەچێتە مەکتەب کاکە منداڵەکان هەموو دەیناسن بە ئیزنی خوای گەورە من دایمە ئەوەندە گەشتبینم بە ڕەحمەتی خواوەی ئەمڕۆ خێری پێدەکرێ وەڵڵاهی ئینشاءڵڵا دوای 10 ساڵی کە کۆمپانیایەکی دەبێ بابە ماڵ هی خوایە کە خوا دەرگای کردەوە خۆش نازانی چۆن دەوڵەمەند دەبی کە فەقیرش بووی خۆش نازانی چۆن فەقیر دەبی ئەلغەنی خوایە پس ئەمڕۆ تۆ ڕیسوای دەکەی ئەم کامیرەیە دی ڕێک دەیباتە ناو چاویەوە تخوا ئەو مناڵانە چەند گوناهن هەنیسکی گریان دەدەن ئەم پیاوەڕیش سپیە ئەم ژنە داماوە قسەی بۆ ناکرێ هەلانی کەم ڕاست دەبێت نیشانی دەی ماڵەکەی شوێنەکەی بەڵام شتێک بخەسە دەم و چاوی بۆی ئەو دەم و چاو بەو شێوەیە ناسرێتەوە بەخوا من کە ئاهلی خێر بم متمانەشم بە تۆ هەبێ هەر ئەوەندە وێنەی ماڵێک نیشاندا دەزانم کاری خێرخوازی هەیە خەڵکەی لە وڵاتەدا کاری خێرخوازی کردو لە تەلەڤیزۆنی شەو دەستخۆشی لە مامۆستای وا دەکەم و توێتی ما چەند ماڵێکی هەتی و ماداناوە بیا ئەنوا بێ باوەک پێویستیان بەخان و بەڵام بەخوا نە هەتیوی نیشاندا و نە ماڵی نیشاندا من متمانم بۆ مامۆستا بەڕێزەیە لە ماڵی خۆمە بەخوا پارەم بۆ ناردووە متمانم پێ هەیە کە ڕازگۆیە کە متمانەت پێ نەبوو ڤیدۆش نیشاندا لەوانەیە هەر بیخوا بۆیە تکاتان لێ دەکەم بە ئەوەندە سەمعی فەقیر نەشکێندرێ بە تایبەتی منداڵ هەر یەکێک لە ئێمە خوا بمان پارێزێ بەخوا دڵمان نایە منداڵەکەمان کچەکەمان کوڕەکەمان ئاوا بێنین فیلمێسک بە چاوی بێتە خوارەوە لەسەر تەلەڤیزۆن دواتر دەچێتە قوتابخانە ئەچێتە کۆڵان خەڵیڵانەوە ماڵە فەقیرەکە تۆ بووی لەسەر تەلەڤیزۆن نیشان دەدرا با وا بکەین کە ئەم بێسەروبەرەیەش نەمێنێ بگەڕێن بە دوی ئەو کەسانەدا کە لە هیچ ڕێکخراوێک ناویان نییە کە ڕووی سواڵیان نییە کە ڕووی داواکردنیان نییە ئەو کاتە لەو بڕوادام سوال یعنی هەژار جار بۆ جار زیاد ناکە هەندێک خەڵک لێ بۆتە خوو هەموو ساڵێک لە ڕێکخراوەکان ناوی خۆی دەنووسێ و هەر داوا دەکا و هەر داوا دەکا هەندێکی مستحقە هەندێکیشی لێ بۆتە پیشە و خۆشیاندن خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە خوا لە محتاجی دەستی خەڵک بمان پارێزی تۆ ئەلغەنی یا ڕەبی خوا ڕزقڕۆزی هەموو لایەکمان ئەوەندە بە حەڵالی پێبەخشی محتاجی دەستی هیچ نامەردێکمان هیچ بەندەیەکی خۆتمان نەکەی بەڕێزان دەچینە ناوبڕێکی زۆر کورت و بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بەو دوژمارەی لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن ئینشاءڵڵا دوای ئەم ناوبڕە کورتە دێنەوە خزمەتتان و پەیوەندیەکانتان وەردەگرین بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و عازیز بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بەو دوژمارەی کە لەسەر شاشەکە دەیبینن ئینشاءڵڵا دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن گفتوگۆ بکەین لەبارەی بابەتە خێزانیەکان ئاینیەکان کۆمەڵایەتیەکان چاوەڕێی پەیوەندیەکانی جەنابتانین پەیوەندی یەکەممان خوشکە هەوار فەرموو خوشکە هەوار بەڵێ فەرموو خوشکە هەوارەکە گوێویستی دەنگی ئەمێ فەرموو مامۆستاگیان سەلامی خوا لێبێ سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دادە هەوار ئەلو بەڵێ گوێبیستم دادە هەوار فەرموو سڵاوی خوا لە جەنابتان بەڵێ فەرموو مامۆستاگیان سەلامی خوا لێبێ سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دادە گیان فەرموو دادە هەوار مامۆستاگیانەوە زەحمەت نەبێ بە قەڵەم قورئان خێری زیاترە یا بە مۆبایل یا بە تەلەڤیزۆن گوێ لێ بگری ئەگەر نەزانی بخوێنیتەوە بە سەرچاو وەڵامت دەدەمەوە دادە هەوار
مامۆستاگیان زەحمەت نەبێ دەربارەی شەشەڵانیش بەڵێ لە پێشا قەز بگریتەوە یا شەشەڵانەکە بگریت بە سەرچاویشت بۆ ڕوون دەکەمەوە خاڵی ڕازی بێ ئەزێتمەنێ نابعکسەوە دادەیگیان خوشکە باشەکەم هەوارخان دادە خاتون فەرموو سلام عليك مامۆستا. عەلەیکم السەلام وڕەحمەت الله خوشکە خاتون والله پرسیارێک مابوو مامۆستا لەبارەی زەکاتان. بەڵێ فەرموو بەڵێ پرسیارەکەت بکە فەرموو لای مامۆستا ئەتوانی زەکات بە کەس و کاری خۆت بدەیت مەسەلەن برا خوشک کێت ئەوانە زەکات بە کەس و کار بەڵێ ئێستا لە بەرنامەکەش ڕوونم کردەوە زیاتر تیشکیشت بۆ دەخەمە سەر بەسەر چاو دادە خاتون باش خۆش بیت زۆر مەمنون مامۆستا. خوا لەگەڵ بێ خۆشکە باشەکەم خوا لەگەڵ بێ سەرچاوم دادەیگیان زۆر خۆش. بەڵێ بەڕێزان عەرزم کردن بەداخەوە لە وڵاتی خۆماندا ساڵانە زەکات خۆی دەبێت فەقیر نەهێڵێ سیستمی زەکات کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا واجب کراوە بۆ ئەوەیە ساڵانە کۆمەڵک فەقیر لە هەژاری یەکجاری ڕزگاریان بێ کۆمەڵی مسکین بخاتە سەر کار بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا عەرزم کردن بێسەروبەرەییەک هەیە کەسەکان جاری وا دەبەخشن 20,000 دەداتە ئەم 50,000 دەداتە ئەو هیچ ئیسفادەیەکی نییە کابرا نەپێی دەوڵەمەند دەبێت نەپێی لە فەقیری ڕزگاری دەبێت ئیسلام کە زەکاتی داناوە لەسەر ئەو بنەمایە دانراوە کە ساڵانە کۆمەڵێک خەڵک لە هەژاری ڕزگاریان ببێ کەسانێکن گەنجێکە بەڕاستی دەستی ئیشکردنی هەیە دەزڕەنگینە بەڵام ناتوانێت ینی ئەو پیشەی کە دەیزانێت شتەکان لێ بەدەستانین بە پارەی زەکات ئەبێ بخرێتە سەر کار جا ئەمە بابەتێکە پێویستی بە کاری ڕێکخراوەیی منەظەم هەیە واللهی زەکات مرۆڤەکان لە هەژاری ڕزگار دەکەن نەک بەداخەوە ساڵ بۆ ساڵ هەژار زیادکە پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ بەڵێ خات و ڕووهان فەرموو کاکە ڕووهان ببوورە کاکە ڕووهانگیان ناوێکی زۆر خۆش ببوورە سەلامت بە یاخە براشیر نەکەم ڕەمەزان یا ڕەبی خوا لە هەمولایەکی قبول کا بە گەوری و ڕەحمەتی خۆی ئینشاءالله مانگێکی پڕبەرەکەتون هەبوو بێ زەحمەت پرسیارەکە لە خزمەتان کاکە ڕووهان ئێستا ئەگەر لە نەفرێک یعنی بترسی نەتوانی شتەکانی پێ بلی یعنی چۆن بڵێ بەڕازگوی پێینە لێ بۆ بلی بە درۆ قسەکانی پێ بلێ یعنی تۆ لەو کەسە بترسێ لە چی لێ بترسی لەبەر چی لێ بترسی براکەم بەڵێ لە چی لێ دەترسی وەڵی ئەدگرێ دەتکوژێ لێ دەدات قسەی لەگەڵەکەی دڵ حەسادەتی بناوە دێ یعنی هەستەکەی تۆ لەو کەسا لە حەسادەت و چاوپیسەکەی دەترسی بەڵێ هەر بگەڕێت ئەگەڕێتەوە بابەت حەساد و چاوپیسی بەڵێ ئەگەر نەتوان بەڕاستگۆی قسەکانی لەگەڵ بکەی ئەو ڕاستەوە کات دەڵێ بۆ منە ناتوانانی بڵێ وەڵام من خانوویەکم هەیە بڵێ ئەوەندە موالیدات و معاشم هەیە بڵێ منداڵەکانم ئەوە دەرەجانێنە من خوێندکارم بۆ خوێندکار لە مستا خوێندکارە لە خوێندنگا زۆر دەرمتحان دێ هەستاکە تۆ ئەو کەسی بەرامبەر فەسادێک بەرامبەر دێ ناتوان بەڕاستگۆی قسەکانی لا باس بکەیت بۆ نمونە دەرسەکەت خوێندە بلی نەم خوێندووە مەبەستەکەم ئەوەیە بە چاوان کاکە ڕووهانگیان ئینشاءالله سەرکەوتوێ بەسەر چاو بۆ دڕون دەکەم بلا شیر نەکەم سەلامەت خوا خێر سەلامەتتان کە خوابتان پارێزی ئینشاءالله برای بەڕێزم باوکی ئارام فەرموو براکەم مامۆستاگیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە باوکی ئارام برای عەزیزم مامۆستاگیان من ساڵی پار دووجار عەمەلیاتی دڵم کردووە لە خوازەجیا بێ ڕۆژەکەی جەم کردووە الحەمدولله بەڵێ بەڵام ئەم ساڵ ئەوە یەک هەفتە زۆر نەخۆشم گەلۆم گیراوە بە زەحمەت قسەم بۆ دەکرێ بەڵێ بە زەحمەت قسەم بۆ دەکەیتر ئەو حەبانەکە دوکتور نووسیە بۆم دەبێ بیخۆمتر نازانم پاشێوان دەیخۆم و بەربانگی حەبەکانم دەخۆم بەڵام ئەزیەت و ئازارم زۆرە نەزەری جەنابەت چی بکەم ڕۆژەکەم بشکێنمەم چەند ڕۆژەم یان نەخێر بەردەوام بم بەسەر چاو باوکی ئارام ئینشاءالله بۆ دڕون دەکەمەوە برای بشینم سپاس دەکەم مامۆستاگیان خوا جزای خێر باتەوە یا ڕەبی خوا شیفای بەخێرەدا سەلامەت بنیا خوا خواگەداری بێ باوکی ئارام دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم السلام عليكم مامۆستا عەلەیکم السەلام وڕەحمەت الله دایکی محەممەد باش مامۆستای خوشکی بەڕێز و بەڕێز عەزیزم سەلامەت بنیا مەکرۆلیەکەم خوا لە ڕازی بێ دادەیگیان وڵای داوای دوعای بەخێر دێکە مامۆستا گرفتێکی زۆرم هەیە و نەخۆشم داوا لە هەموو سڵمانان دەکەم سەیرێت و قەدر دوعام بۆ بکەیت زۆرمان خۆش دەوێت
ئەوەن دەخێرە بە خوشتی خۆت بکە خوا لێت خوشکی ڕازی بەڕێزی منی ئینشەڵڵا داواش لە هەموو ئیمانداران دەکەم هەمومان دوعا بکەین بۆ دایکی محەممەد بۆ هەموو نەخۆشەکان بەتایبەتی شەوا قەدرەکان یا ڕەبی دادەیجان خوا گرفتەکانت حەلکە خوا شفای نەخۆشی دا بە ئیزن و ڕەحمەتی خۆی یا ڕەبی خوا شفات بدا خوا گرفتەکان ئینشاءالله تعالى بإذن خوا تریش تأکید دەکەمەوە بۆ دایکی محەممەد بۆ هەموو خوشک براکانمان ئینشاءالله خوا گەورە ڕەحمە حاڵی هەموو لایەکمان ڕازی بێ خوشکە باشەکەی من یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی لە تۆ بکاتەوە خوا دڵخۆشت کە بە شیفای نەخۆشیەکەت ئەجمعین ئینشاءالله لەگەڵ ئێوەی بەڕێزیشە خوشکە باشەکەم دایکی من. بەڵێ خۆشەویستان، لە کاتی بەخشینی زەکاتەکەتدا لە کاتی بەخشینی سرفترەکەتدا دوو جۆر کەسمان هەیە. قورئان ئاماژەیان پێ دەکات لە سوورەتی ئەتتەوبە ئایەتی 98 و 99دا. ئاەتەکان بە درێژی ناخوێنمەوە لە بەرکاتەکەمان، بەڵام قورئان دەفەرمێ ئەو کەسانی زەکات دەدەن، ئەو کەسانی سەرفترە دەدەن، ئەو کەسانی خێر دەکەن دوو جۆرن. لە ئاەتی 98دا دەفەرمێ کەسانێکن کە پارەکەش دەدا، زەکاتەکەشی داوە، سەرفترەکەشی داوە، وا حساب دەکا ما ينفق مەغرەمەن، وا ئەزانێت جەریمە کراوە، وا ئەزانێت غەرامە کراوە، وا ئەزانێت بە زۆر لێیانستاندوە، ئاڵی پارەکە لە دڵی دەردێنی، ئەشی داتە فەقیرەکەی ڕوویەکی گرژی هەیە دڵی خۆش نییە، بەداخەوەمان زۆر خراپە. تکایە با ئێمە لەوانە نەبین کە قورئان لە ئاەتی 98 سوورەتی تەوبەدا باسی کردوون. ئەم کەسانە چارە نووسیان تێدا چوونە پارەکەشت ڕۆیوە، خێرەکەشت بۆ نەنووسراوە. یعنی کاتێک کە بەخشید ما ينفق مەغرەمە نەبێت لە دڵتدا، وا نەزانی جەریمە کراوی بە زۆر لێیان ساندووی. پەیوەندێکمان هەیە بەڵێ؟ خوشکە ژیان فەرموو دادەی گیان. خوشکە باشەکەم. مامۆستا پرسیارێکم هەیە. پرسیارەکەت کە دادەژیان. ئێمە چوار برا و چوار خوشک بووین. دوو برامان مرد، برایەکمان عمری خوای کرد گەنج بوو. بەس ئەوەی دیکەمان مرد ژن و مناڵی هەیە، ئیتر دایک و باوکمان نەماوە لە ژیان، خانۆکەم فرۆشخانەی وەرەسا. بەڵێ. ئیتر براکەم وتی بەسیان نادەین، ئێمە لەناو خۆمانە حەزمان کرد بەسیان بدەین. ئیتر ئەو برایەمان نەیهێت، ئیتر نازانم چی بکەین ئێمە باشە. لە لای خۆمانەوە بەشی بدەین لە پارەکەی خۆمان ئەبێت. یعنی خانۆکەتان دابەش کرد فرۆشترا، ئەو برایەتان وتی با بەشیان نەدەین برای ئەو دوو برایی کە مردوون. ئەو برایمان وتی بەش ماڵ و مناڵەکەی نادەین چونکە حەقیان ناکەوێت. بەسەر چاو لەناو کچەکان چوار نەفەرین، ئەڵێن پارە خراپین و لە پارەکەی خۆمان بەسیە دەین. بەسەر چاو دادەژیانی شەڵا بۆ دڕون دەکەمەوە گوێبیز بە بەیزنی خوای گەورە. خوا لە ڕازی بێ خوشکە ژیان، خواگەداری من خوا بەسەر چاو. جۆری دووەم بەڕێزان لەو کەسانی کە دەبەخشن خوای گەورە لە ئاەتی 99 سوورەتی ئەتتەوبەدا دەفەرمێ ما ينفق قربات عند الله. خوا ئاگای لە نێتی دڵیانە کاتێک کە پارەکە لە جیفانی دەردێنێ، کە دەیژمێرێ، کە دەیکاتە زەرفەوە، دەڵێ یا ڕەبی خوایە من دڵنیام بەهۆی بەخشینی ئەم ماڵۆ من لە تۆ نزیک دەبمەوە. خوا بە نێتی ناو دڵی خۆی چەندە نێتەکەت بۆ خوا بێ ئەوەندە لە خوا نزیک دەبێەوە. بۆیە لە کاتی بەخشینی ماڵدا بەڕێزان هەر پارە دەرکردنەکە شەر نییە، هەرەوە نیە بیدێتە دەستی فەقیر و هەژارەکە. نێتی ناو دڵت با زۆر زۆر پاک بێ، زۆر دڵت بە خێرەکەت خۆش بێ، 100 جار حەمد و سەنای خوا بکە کە زەکاتت لەسەر واجبە. وامەزانە 40 ملیۆنت هەبوو ملیۆنێکی لێ ڕۆی، 40 دەفتەرت هەبوو ئای بابە یەک دەفتەری لێ بووەوە، نا یەکسەر سوزدەیەکی شکر بۆ خوا بەرە، وەڵی یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ. جا من ئەگەر 40 ملیۆن قەرزار بووم ئێستا چیم بکردایە؟ سوپاس بۆ خوا 40 ملیۆنی دانراوم هەیە، ملیۆنێکی لە پێناوی خوادا دەبەخشم، یەکسەر سوزدەیەکی شکر بۆ خوا بەرە. بزانە قورباتی من الله، بڵێ خوای من دڵنیام بەم بەخشینە هەم زیاترم پێدەبەخشی هەم لە تۆ نزیک دەبمەوە. وا مەزانە وەکو جۆریەکەم مەغرەمەن وەڵڵا جەریمە کراوی بە زۆر لە جیفانتی دەردێن و دڵت پێی ناڕەحەت بێ و بڵێ وەڵڵا من تا فەقیر بووم خەڵک زەکاتی نەیەدا و ئێستا بۆچی ئەم بابەتە دروست بووە؟ ئەوە نەعوذ بالله ئینسان ماڵەکەشی دەڕوا و گونەهباریش دەبێ و پێشی لە خوا نزیک نابێەوە، پێشی عوقوبەتبار دەبی. بەڵێ پەیوەندێکمان هەیە. ئەلو باوکی محەممەد فەرموو وەکو دوا پەیوەندی برای بەڕێزم. باڵی جانەکەم. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام و ڕەحمەتوڵڵا. باوکی محەممەد برای شیرینم. مامۆستای بەڕێز و خۆشەویست، وەڵای پرسیارێکم لە جەنابەت هەبوو، عەرزێکم هەیە کڕیمان عەرزەکەش ئێستا پارەی خۆی ناکاتەوە، جا ئایا هەموو ساڵێ زەکاتی دەدەین هەتا دەفرۆشێتەوە یان ئەگەر فرۆشتمان 1000 زەکاتی دەدەین؟
بەڵێ باوکی محەممەد ئەفمکە ئەو پرسیار ڕوونکردنەوەیەک بدەمێ ئەو عەرزەی کە کڕیوتانە بۆ خانووت کڕیوە بۆ منداڵانت کڕیوە بەیانی بۆ خۆیان بیکەن بە خانوو یان بە نێتی کڕین و فرۆشتنت کڕی بوو مامۆستا گیان وڵای بۆم عەمەلەمان کڕیوە بەس ئێستا لەوەیە 50 وەرەقەی زەرت بیانی پارەی خۆی ناکاتەوە ئایا هەموو ساڵێک زەکاتی لێ بدەین یان 1000 ئەگە فرۆشە زەکاتی لێ بدەین جا نازانن بەسەر چاو پرسیارەکەت پرسیاری دووەمت بەڕێزی مامۆستا گیان چاوت پرسیاری تر نەبوو وڵای پرسیارەکەشم ئاخری ئەوە بۆ لەگە کوڕێکی کڕیمانە بە شەریشی ئایا هەردووکمان دەبێ بیدەین یان یەک کەس ئەوەکەی بدا بە تەنیایی خۆمینە بۆ ئاردا بەڵێ بەسەر چاویش بۆ باز دەکەم ئینشاءالله بەڕێزی بە قوربان خوا بەسەر چان براشید نەکەم خوا لەگەڵ برایان دەتوانین یەک دوو تەلەفۆنیکە ژوەرگرنەوە زان مەجالێکمان ڕەن بێ مابێ ئەگە تەلەفۆن هەبوو وەریگرن یەک دوو تەلەفۆنی تری ژوەرگرن بەڵێ خۆشەویستان ئەو ماڵ و سەرەت و سامانی کەوا خۆی پەروەردگار بە دەوڵەمەندانی بەخشیوە ئێستا ئەمڕۆ ئێمە گەیشتینە 25 مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان چاو لێ ژیان زۆر زوو دەڕوا ماڵ و سەرەت و سامانیش فرسەتێکە بەڕاستی ئینسان بە هەر شتێک لە خوا نزیک ببێتەوە ئەوە فەزلی خوایە بەم ڕۆژوانە ئێمە لە خوا نزیک دەبینەوە بەم شەوانەی قەدر کە ئەلحەمدولillah خەڵک لەم کوردستانە ئازیزەدا خوای گەورە لە بەڵام موسیبەت بە دوورمانکە و کوردستانەکەمان ئەمن و ئارامی تێت نەچێ وەکەم و کوڕیەکانمان بە گەورەی و ڕەحمەتی خۆی لەم بەرە جێژنانەدا خوای گەورە چاکمان بۆ بکاو لە بەڵا لاماندا هەموو لایەکمان بەڕێزان چەند جوانە ئەم هەموو خەڵکە بە ژن و بە پیاوە بە گەورە و بچووکەوە لە ماڵ و لە مزگەوتە هەمووی ڕوو لە خوایە و هەموو ماڵەکانی خوا ئەم دەشەوە ئاوەدانە ئەوە چییە تۆ لە خوا نزیک بوویەوە بە ئەندازەوەی کە قورئان دەخوێنی لە خوا نزیک دەبێەوە بە ئەندازەی ئەوەی کەواژ نوێژ دەکەی و شەو نوێژ دەکەی لە خوا نزیک دەبێەوە یەکێک لە ڕێگاکانی نزیک بوونەوە لە خوا قورباتی من الله ماڵبەخشینە وەڵی کەمێکمان ماوە چەند ڕۆژێکی کەممان ماوە هەر کەسێک کە زەکاتی نەداوە تکاتان لێ دەکەم شەیطان زەفەرت پێ نەبا الشەیطان یەعیدکم الفەقر شەیطان بەڕێزان بەردەوام بە هەژاری دەترسێنێ دەڵێ ببەخشی پارەکەت کەم دەبێتەوە تۆ کاتێک کە دەست بۆ گیرفانت دەبەی دەست بۆ پارەکانت دەبەی شتێکی لێلادەی لەو کاتەدا دڵنیا بە تۆ لە جەنگای شەیطان و نەفس پێت دەڵێ خۆت محتاج دەبی ئەمە زۆرە جا هەموو ساڵە ئەم زەکاتە بدەی وەڵا پارەکەتی چی لێ نامێنێتەوە ئەبێت تۆ بەڕاستی لغاوی شەیطان بکەی بڵێ خوا لە پێناوی تۆدا دڵنیاش بن هەر ماڵک لی ببەخشرێ قەت کەم ناکە هەر ماڵێک ساڵانە زەکاتەکەی تێدا نەمێنێ و پاک ببێتەوە واللهی ئەو سەرۆت و سامانە خوای پەروەردگار دەیپارێزێت پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ بەڵێ خوشکە زریان فەرموو سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام و ڕەحمەتوڵڵا دادە زریان وڵای مام فەرگیان پرسیارێکمە بوو من دایکم بە نەخۆشی ژێرپەنجە کۆچی دوایی کرد والی خۆش بێ اینجا ئێستا کەمە پارەی هەیە بۆ حەج بۆ مادانەوە ئایا زەکاتی لێکەوێ بڕەکەی چەندە 2 ملیۆن زیاترە خوشکە وڵایی وەزان 50 وەرەقا بێت تقریبا بەسەر چاو ستا وەڵامت دەدەم و بەسەر چاو خوشکە زۆر مام فەرگیان بەڕێزی زۆر سپاس خوار لەکەم ئینسان کاتێک کە دەبەخشێ لە خوای پەروەردگاری خۆی نزیک دەبێتەوە ئەم ماڵە کە زەکاتی لێ دەدرێت دڵنیا بن هەر دەوڵەمەندێک لە برای خۆتانی وەرگرن نەستی قورئانە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم والله هەر دەوڵەمەندێک ساڵانە ماڵەکەی خاوێن کاتەوە زەکاتی تیان نەهێڵێ یەقینی هەبێ پارەکانی بۆ ناخۆن یەقینت هەبێ خوا لە بەڵا لات دەدا یەقینت هەبێ بە دڵی خۆشەوە دەیخۆی یەقینت هەبێ وەکو دارێک وایە بەڕێزان ئێستا ها کاتی ئەم بەهار و ئەوانە دێتە پێشەوە ئەچند ڕەزبڕین هەیە کاتێک کە مەقەسی لێ دەیڵێ ئەو میوە چیان لێکرد ئەو گوڵیان چی لێکرد هەموو دار و درەختمان هەیە لە حەوشە ماڵەکانی خۆماندا کابرایەکی لێزان بانگ دەکەین کە غەدر لە درەختەکەش نەکا ڕێک زەکاتی ژوایە غەدر لە درەختەکەش نەکا وە زیادەکانیشی لابە ئەگەر بێت و ئەم دارە ئێمە پەرۆشمان بێ بڵین بەخوا یەک لە قیلە ناکەمەوە ئەم دارمیەوە یەک پەلی لێ ناکەمەوە حەیفە ئەم هەموو قەستەی لێدەم و یەک باوەشداری لێکەمەوە و فڕێدەم نا ئەگەر بێت و دەستکاری نەکەی یەک دوو ساڵی پێ دەچێت دارمێوەکە ترێ ناگرێ هەمومان خەڵکی لادەین و بینیومانە دارەکەی ناو حەوشەت بەخوا گوڵەکان هە گوڵە باخەکەی خۆت ساڵانە پەلەکانی لێ نەکەیتەوە گوڵەکە دەمرێ بۆ خۆی کرمۆڵ دەبێ ماڵیش ڕێک وایە خوانێ فەرمو هەرچیت هەیە هەمووی بەخشەوە هیچ مەیاڵەوە دەفەرمێ لە 40,000 دینار لە 1 ملیۆن دینارە 25,000 دینار لە یەک دەفتەر دۆلارە 2 وەرەقەونی 250 دۆلار یعنی هەر سەرپەلەکانی ببڕە باوەڕتان هەبێ چۆن میوەکە چۆن دارەکە دەگەشێتەوە زیاد دەکا و بەرهەم زیاد دەکا واللهی ئەو ماڵی تۆ ئاوە بەرەکەتی تێدەکەوێت
بەس کە قرپۆکیت کرد کتت ناوەڵڵا پەلەکانی ناوەڕم 1-2 ساڵی تر دارەکە کرمۆڵ دەبێ بەخوا ماڵەکەی تۆش وەکو خەڵکی بۆت دەخۆن زۆر خەڵکە بوو پارەیە بوو زەکاتی نێدا بۆیان خوارد یەکێ دێ لەو لاوە بۆت دەخوا یان ئەگە بۆشن نەخۆن بۆ منداڵەکانت دەمێنێتەوە دوای گاڵتە بە عەقڵت دەکەن پەنا بەخوا ئەوە کوڕە باوکم لە هەموو عمری خوا دەستی نەکرد بە جیفانەیە تازە من بچم خێری بۆ بکەم کوڕە بەخوا پێویست ناکە ڕاستیش دەکا وەڵڵا برا پێویست ناکە تۆ بە خۆل لە ژیانە بڕات بە خێرکردن نەبوو لەبەر چاوی مناڵەکانتان نەهاتی بڵێ ڕۆڵەکەم با بچین یارمەتی فڵان کەس بدەین با بچین یارمەتی ئەم ڕێکخراوە بدەین کە پارە بۆ هەتیوان کۆ دەکاتەوە بەبێ دەنگی بڵین ێوەش بە بێدەنگی بیدەن بە منداڵانی نازدار خانوویان بۆ بکەن با منداڵەکانیشت فێر بن تۆ لە هەموو عمرتا لەبەر چاوی ئەم منداڵانە خێرێکن نەکرد بە تەمای لە دوای مردن خێر و سەدەقاتت بۆ بکەن وەڵڵا مەگە هەر زۆر ساڵح بن کە ئەوەش دەگمەن هەڵدەکەوێ داواکارم لە خوای پەروەردگار کە ئینشاءالله زەکاتمان لێ قبوڵکە ئەوەندەمان پێ ببەخشێ داوا بکەین یا ڕەبی خوای ئەوەندەمان پێ بەخشی ساڵانە زەکات بدەین داوا بکە بەردەوام بڵێ یا ڕەبی خوایە لە ڕیزی محتاجان نەبم نەفسیتشمان با بەرز بێ مامۆستای ئاینی شێخی حاجی گەنجی پیری کاکە محتاج نەبووی بڵێ لە خوا بە زیادی یا ڕەبی فڵان کەس خوا پاداش داتەوە بەس وەڵڵاهی من محتاجی زەکات نیم وا مەزانە هەرچی بۆی هێنای هەر وەریگری نە ئەو فەقیر و هەژارەی تر هەیە ئەگەر محتاج نەبی وەریگری گونەهبار دەبی کابرا زەکاتەکەی لەسەر لا دەچێت بەڵام تۆ گونەهبار دەبی بە حرامی پارە وەرمەگرە سوپاسی پەروەردگار بکە کە پێت ناشێ سوپاسی پەروەردگار بکە کە خۆت زەکات دەدەیت ئەمە دو پەیوەندی بوو بەڕێزان با لەبەر کەمی بەرنامەکەمان کەوەی کاتەکەمان ماوە ئینشاءالله بچینە خزمەت وڵامی تەلەفۆنەکان و پەیوەندیەکان پەیوەندی یەکەمیان خوشکە هەوار فەرمووی بە قەڵەم قورئان بخوێنی یان بە مۆبایل یان گوێی لێ بگری لە تەلەڤیزۆن هەر سێکیان وەکو یەک خێرە بەڵام من دەڵم بەردەوام قەڵەم قورئانەکە بەکاربێنن یان مۆبایلەکە بەکاربێنن قەڵەم قورئانەکە زیاتر ئەوەیە نایڵە ئاەت بە ئاەت لەگەڵی بڕۆ چونکە قەڵەم قورئان هەیە دەتوانانی هەموو سوورەتەکەت بۆ بخوێنێتەوە هەیە دەتوانانی لاپەڕەکە هەیە دەتوانانی ئاەت بە ئاەت تۆ ئاەت بە ئاەت خوشکە باشەکەم لەگەڵی بڕۆ خوشکە هەوار و هەموو قورئان خوێنان ئاەت بە ئاەت لەگەڵی بڕۆ قەڵەمەکەی لەسەردانێ بۆی هەم خەیاڵت نەڕوە هەم لەگەڵ پیت و دیارەکانی شا بڕۆی بەرەکەتی قورئانەکەت زیاتر بۆ بێ ئەوانم پێ باشترە ئەگە قەڵەم قورئانی باشت هەبوو لە ماڵەوە و هەوڵیش بدەن هەر کەسێک ئەوەندە شەیدای قورئانە جارێک کتریش لەم پرۆگرامی خۆشەویستی عەرزم کردن دابڕان لە قورئان ماڵوێرانیە ئەمڕۆ سەردەمێکە وەسیلەکانی فێربوونی قورئانی یەکجار زۆرن باوەڕتان بێت نەخوێندەواریش عزری نەماوە بڵێ فێری قورئان نابە قورئان یەکێکە لەو کتێبانەی لەو بەرنامەی پەروەردگار کە هەموو کەس دەتوانێت فێری بێ یعنی هیچ قورسێکی تێدا نیە خوا ئەوەندە ئاسانی کردووە ئەم هەموو مەدرسەی تەحفیزی قورئان هەیە فێرکردنی قورئان هەیە لە هەموو گەڕەکێکە لە هەموو شارۆچکەیەکە یا ڕەبی خوا پاداشتیان بداتەوە ئەو هەموو خوشک و برایی کە خۆیان وەقف کردووە بۆ خزمەتی قورئان بڕۆ لە تەنیژ ماڵەکەتەوە هەفتەی 2 ڕۆژ بچۆ ئەم جا لەگەڵ قەڵەم قورئانەکەشە وەڵڵاهی بەس جوزی عەمەوە تەبارەک بخوێنە لە لای مامۆستا بە جوانی لە ڕێی قەڵەم قورئانەکە و مامۆستای تر ناوێ فێری هەموو قورئان دەبی ئینشاءالله بەردەوام بن بەڵام لە ڕێی فێربوونەوە ئەم جا قەڵەم قورئانەکەش بەکاربێنن جاگوێشی لێ بگری لە تەلەڤیزۆن جاری وایە خاتونێک خەریکی چێژلانیان و بەربانگا خەریکی ئامادەکردنی جلشتنە خەریک کاروبارێکی ترە لەولاوە تەلەڤیزۆنەکەی کردوێتەوە قورئان لێ دەدرێت دڵ بدە قورئانەکە و دڵ مەدە شوێنی تر هەمان ئەجر و پاداشتی قورئان خوێنت بۆ دەنووسرێ ئەمە بەرەکەتی قورئانە قەت خێر و سەوابی تەواو نابێ و بەشی هەمووان دەکا دادە خاتون فەرمووی زەکات بە برا خوشک باڵێ باسم کرد لە درێژەی بەرنامەکەدا کە جەنابەت لە تەوەرەی یەکەمە باش گوێبیست بوو بێ ئەرە وەڵڵا زەکات بە براکەت بە خوشکەکەت لە هەموو کەس باشتر دەشیە بەڵام عەرزم کردن دەتوانی لە ڕێ هەدیەوە وەکو علەمانی شەرع فەرمویان دەتوانی لە ڕێ هەدیەوە دەتوانی لە ڕێ یارمەتی برا و خوشکایەتیەوە بۆی بکێ زەرفێکەوە بە ناوی جێژنانەوە بە ناوی یارمەتی برایانەوە بە ناوی هەدیە و دیارەوە پێشکەشیکەی سعور و کەرامەتی ڕابگری و 2 جار و 3 جار خێری زیاترە لەوەی کە بیدەیتە بێگانەیەک و وەکو پێویست محتاج نەبێ کاکە ڕووهان فەرمووی لە کەسێک دەترسی لە حەساد لە چاوپیسی ئەوانە بەڵێ خۆشیەکانی ژیانت پارێزە بە نەسی قورئان کاتێک کە یوسف خەوەکەی بینی تەماشای قورئان کە لە سوورەتی یوسوفە یعقوب باوکی دڵسۆز و شارەزا بە ئاین پێیوت پێغەمبەری خوا فەرمووی یوسف کوڕی شیرینم یا بونەیە لا تەخسوس ڕوئیاکە عەلا ئیخوەتیکە ها ڕوئیاکە چییە ڕوئیاکە دەرەجەکەتە نمرەکەتە خەوە خۆشەکەتە پرۆگرامی داهاتووتە ئەو کۆلێژەیە کە حەز دەکەی لێی بخوێنی ئەو دەرس و دەورەیە کە کردوتە لە کەسێک دەترسی حتى براكي خود على إخوتك أمانة براتن بلام تخصص يعني چی برزان سيدي وردي قرآن كاكا روحان تخصص يعني وردي مكوا
جەنابەت کەسێک لێ دەپرسێ ئەڵێ ئەرێ لەگەڵ سەعیکرد ناچۆنی وەڵی لە نفوسی دەترسی بڵێ وەڵا بەردەوام وا لەسەر کتێبم ئەم شەو هەتا نیوە شەو سەعیم کردووە دوای پارشەوە نەخەوتومەوە ئەم وردەکاری ناوێ بڵێ وەڵی خوا ئارمەتی مامدا بەخوا بەرەو بەهار دەڕۆین و لەش خاو بۆتەوە جاری وای لەسەر کتێبەکە خەوم لێ دەکەوێت ئەمە هیچ درۆیەکی تێدا نیە خۆشیەکانی ژیانت بۆ هەموو کەس باز مەکە ئیلا محب ئیلا و کەسەی بە ئەندازەی خۆت بە سەرکەوتنەکانت خۆشحاڵە یعنی پرۆژەیەکت هەیە دەتەوێت کارێک بکەی لە زانکۆدا خوێندکاری لە ئامادەی خوێندکاری پێویست ناکە هەموو پرۆژەکان بۆ هەموو کەس باز بکەیت لا تەقسوس ورد مەیجێڕەوە ڕوئیاکە خەونەکانت بەرنامەکانت خودیاکانت خۆشیەکانی ژیانت توانە و دەسەڵاتت کەسێک فەرمانبەرە معاشەکە لە سەر و ملیۆنەکە پێویست ناکە بۆ هەموو کەسی باس بڵێ موچەی من باشە وەڵام موچەی من لە فڵان شوێنەوە دێ هەموو مانگێ دێ ئەمە پێویست ناکە وتیان وەزعی دارایەت چۆنە بڵێ یا ڕەبی خوا لە محتاجی بمان پارێزێ کوڕە حەمدوستانای خوا دەوێ خوا دەکات نەخۆش نابین شکوت باشین بەو شێوەیە ئەمە نەتورشی درۆ بووی و هەموو وردی ژیانی خۆت بازمەکە نەخێر پێویستە خۆشیەکانی ژیانت بەهرە و خەڵاتەکانت بپارێزی بە تایبەتی لە ئینسانی حەسوود بە ئینسانی نەیار تەنەن ئەگە برای خوا نەخواستە خۆشت بێ کە زانین دڵ و دەرونی وەک پێویست خاوێن نییە وەکو یعقوب ئامۆژگاری یوسفی کرد فەموو بۆ براکانی خۆتی مەجێڕەوە چجای بۆ خەڵکی تر بەڵێ کاکە ڕووهان ئینسان پێویستە ئەمانە بە درۆ نانووسرێ بەڵام عەرزم کردی ئاوا بەو شێوەیە ماڵێ نەوەڵە یەک کەلیمەم سەعی نەکردو بڵێ وەڵا هەوڵ دەدەم بەڵام بەخوا جاری وایە خەویشم دێ جاری واوەکو پێویست مێشکم وەری ناگرێ ئەمانە خۆڕاستن هەموو کاتی ئینسان شتەکانی بۆ لەبەر ناکرێ دەرسەکانی بۆ ڕەوان ناکرێ و هەموو کاتێک ئینسان لەسەر حاڵ نییە ئاوا تەغلیفی کە دای پۆشە بە شتێک کە نە هەموو ڕاستێکە بڵێ وردیکەیەوە نە بڵێ هیچشم بۆ ناکرێ نە بشکڕوزیتەوە لە ناوەندێکە پەیامی خۆت بە بەرامبەر بگەێنە و دوعا بڵێ خوا بمپارێزی باوشی ئارام دەفەرمێ بە دووجار عەمەلیاتی دڵ کراوم بە ڕۆژوو بووم 2 ساڵەکەی کە یا ڕەبی خوای گەورە شیفای بەخێرت بدا هەفتەیەکە بە ڕۆژووی بەڵام تینت بۆ دێ نا باوکی ئارام ئینسان ڕۆژوو نەسی قورئانە خوا دەفەرمێ فەمەن کانە منکم مەریضا أو على سفر فعدة من أيام أخرى رجل قلباسي واجبوني الرجل هذا فما أجد نخوش كوتي لرمضان أي نخوش جناب ديستان عملياتي دل عملياتي قرصة إن شاء الله أجري قيامة الله إخوة زورة وخوش في بخير شدوة داو أو عملياتنا بونا ما يتندرس باشيد بلام علاجة هي ضرورة رين ما يكاني دكتور ورقرة باوشي آرام هم بجنابت هم أولي رمضان يجب مسلمان ما وتوا ما مستي آيني ناتوانا فتوا بدا لسر بروجو بون يان بروجو نبون دوو کەسەیە یەکەمیان دکتۆرەکەی خۆت دکتۆرەکەت چی پێوتی ئێستا کە دکتۆرەکەت دکتۆری دڵەکە هەر تەلەفۆنێکی بۆ بکە بڵێ وەڵی دکتۆر سیحەتم تەواو نییە بە ڕۆژوو بەمیان ناوتی نەوەڵڵا بە ڕۆژوو مەبە کاکە پێویست ناکە لە هیچ مامۆستایەک بپرسی یەکسەر بە ڕۆژوو مەبە جا تۆ 11 مانگە لەبەر دەستایە هەوڵ بدە لەم 11 مانگەدا گەیشتی ناوەرزی پاییز بە ئیزنی خوای گەورە ڕۆژگار کرد دەبێ هەر ئاوا دەکەی تا لە خەو هەڵدەستی نیۆڕۆ ئێوارە هاتووە عیلاجەکانت کەمتر بوونەوە قەزایان بکەوە مانگ هەفتەی ڕۆژێک هەفتەی 2 ڕۆژ مانگی 3 ڕۆژ 4 ڕۆژ بگرەوە بە ئیزنی خوا گەورە هەموو کۆتاییان پێدێ ئەگە زانی لە زستانیشە لە وەرزەکانی تریشە ئینسان هەر ناڕەحەتە بە ڕۆژوگرتن یان پزیشکە مسلمانەکەی خۆت پزیشکی دڵ کە عملیاتی بۆ کردووی وتی نەوەڵڵا 11 مانگی تریش ڕۆژوت لێ قەدەغەیە هەر ئێستا فیدیەکەی بدە ڕۆژی 2500 بدە ئەگە دەست دۆکو پێویست ناڕوە ئەگە ئیمکانەتی زیاتریشت بوو زیاتر بدە ڕۆکەفارەتی ڕۆژوەکە ئەجری تەواوی ڕۆژوەکەت باوکی ئارام بۆ دەنووسرێ دووەمیشیان لەشی خۆت بێزگە لە دکتۆرەکە لەشی خۆشت هەموو ڕۆژۆوانێک ماندووبوونێکی خۆی هەیە برسیبوون و تینوبوونێکی خۆی هەیە بەڵام کە زانیت بەڕاستی تەنگە نەفەس دەبی دڵت پەلەپەل دەکات چاوت ڕەشکە و پێشکە دەکات ینی تەواو پێێتەوە دیارەکە ناڕەحەتی نەوەڵە یەکسە بیشکێنە باخوا نەخواستە بەهۆی ڕۆژووەوە تووشی نەخۆشی نەبی ڕۆژوو تەندروستیمان بۆ دەگێڕێتەوە والله زۆربەی نەخۆشی هەیە خوا لامان دەدا ساڵانە بەهۆی ڕۆژوەوە لەو نەخۆشیانە دوور دەکەوینەوە بەڵام خوا خۆی فەرموویەتی کەلامی خوایە ئەگەر نەخۆش بووی مەیگرە جا چێ دەڵێ مەیگرە دکتۆرەکەت پرس بە دکتۆرەکەت بکە تکایە هەر ئەمڕۆ تەلەفۆنی بۆ بکە دومیشان جەستەی خۆت کە زانیت بەڕاستی ئێستا هیلاکیت پێوە دیار بوو باوکی ئارام نا ئەزیزەکەم بە ڕۆژوو مەبە ئەگە بۆ گیرایەوە بیگرەوە ئەگە دەشزانی بۆ ناگیرێتەوە یان پرس بە دکتۆرەکەت کەوتی هەر ئەسڵەن نابێ ڕۆژوو بگری ئەوە بە ئیزنی خوای گەورە کەفارەتی بدە یەقینت هەبێ ئەو پارەی دەیدەی لە کەفارەتی ڕۆژوودا بۆ تۆ هاوشێوەکانت خوا بە ئەجری تەواوی ڕۆژەکە بۆ دەنووسێ لە دیوانی خۆیدا وە لە قیامەتە هیچ قەرزاری ڕۆژوو نابی دایکی محەممەد داوای دوعای خێری کرد یا ڕەبی خوشکە باشەکەم خوای گەورە شیفای نەخۆشیەکانی ئێمەش و تۆش و هەموو نەخۆشی موسڵمانان بدا با هەمومان لە پرۆگرامی خۆشەویستیەوە
خۆشەویستی بۆ یەک دەرببڕین و دوعای خێر بۆ یەک بکەین یا ڕەبی خۆیان شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خۆیان گرفتی هەموو لایەکمان حەلکەی دایکی محەممەدیش خۆی گەورە شیفات بدە و گرفتەکانت حەلکە خوا بێ بەهانە و هاواری هەموو مسلمانانەوە خوشکە ژیان دەفەمووی 4 برا و 4 خوشکین 2 برامان یەکیان بە گەنجی و یەکیان ژن منداڵی هەیە خانووی وەرەسەتان فرۆشتووە برایەکت ڕاستە لە مەسەبی شافعیدا دەڵێن ئەگەر کەسێ پێش باوکی بمرێ ئەوە محروم دەبێت بەڵام ئەمە هەموو مەزاهبی ئیسلامی نییە نەخێر وەڵڵاهی ئەوە زیاتر پێویستە کاتێک کە براکە مردووە پێش باوکی منداڵی هەن نابێ مەحروم بکرێ لە میرات ئەو برا بە ڕێزەش پێویستە بە خۆیدا بچێتەوە ئەگە تۆ بمردیای پێش باوکت ئێستا حەزت دەکەن منداڵەکان مەحروم بن لە میراتی باپیریان نەبەخوا حەزن نەدەکرد دە ئەو برازانە شەر ئەولادی خۆتن بەڵام ئەگەر دنیا بوو ئەم برایە هەر نەچۆ ژێرباروتی من هیچ نادەم ئێوە ئەو 4 خوشکە و 3 برا ئەو براکەی ترتان بەئیزنی خوا ئێوە ئەو 5 کەسە هەوڵ بدەن لە نێوان خۆتاندا یعنی نەک پارەکۆکردنەوە بڵێن بە شریعەتی خوا مامۆستایەکی بەڕێز لەگەڵتان دانیشێ بڵێ مامۆستا مۆنمونە من 2 دەفتەر دۆلارم وەرگتووە لەم 2 دەفتەرە چەندی بە شیماڵی ئەو برایان بەردەکەوێت ئەڵێ وەڵاهی تۆ 20 وەرەقەت بەردەکەوێت تۆ 20 وەرەقەی خۆ لە 2 دەفتەرەکە لادا ئەوەی کە مامۆستایەکی ئاینی شارەزا لە بواری میلاتە بۆی دیاریکردی نەگوڵی پارەی کۆمەکیان بۆ کۆ بکەین و خێریان پێ بکەین ئێوە ماڵی خۆتان پاککەنەوە ئەو برایش کە بۆ خۆی ماڵەکە نادا و حەقی میلاتەکە نادا ئەو بۆ خۆی گونەهباری لای خوایە و دڵنیاش بێ هەر کەسێک دڵنیا بن هەر کەسێک ماڵی میراتی لە ماڵدا بێ و بە یەقینەم بزانێت کە پێی حرامە و حەقی فڵان برا و خۆشکەی تێدایە و بیخوا وەڵڵی خۆشی لە ژیانی خۆی نابینێ وەڵڵی بەخۆشیەوە ئەو پارە ناخوا و بەرەکە لەو ماڵە هەڵدەگیرێ ئای خوا پەناماندا لەو کەسەی کە ماڵی میراتگرانی لایە ئەبێ بەخوا دوعا بکەی خوا لەوە بمان پارێزێ بەڵام ئێوە ئەلحەمدوللا کە گەیشتونە ئەو قەناعەتە نەک وەکو پارەکۆکردنەوە عەرزم کردن ئێوە جەنابتان 4 خوشکەکە و ئەو برایی کەماون بڕۆن بۆ لای مامۆستایەکی ئاینی شارەزا لە بواری میراتە و بڕی پارەکە و ئەوەی کە وەرتان گرتووە ئەویش بە ڕێنمایەکی جوان پێتان دەڵێت تۆ ئەمەندە خوشکەکەم تۆ خوشکەکەم ئەوەندە ئەم برایی کە ماویش ئەوەندە ئەو برایش کە نایدا کەیفی خۆیەتی ئەو پارەکانی خۆتان کۆ بکەنەوە ئەوەی کە حەقی خۆیەتی نەک خێر پێکردن بۆ ماڵی برازاکەتیانی بەرن کە لە دوای باوشیان بەجێماون هەم سیلەی ڕەحمە هەم حەقی خۆشیانە و هەم خزمەتی پێنوێ دەبێتەوە و لە حەقی ماڵەکەش ڕزگارتان دەبێت باوشی محەممەد فەرمووی عەرزێکم هەیە کڕیومە بۆ خێر و خێرات بەڕێزان ئەو عەرزەی کەوا کڕیوتە بۆ معاملە کڕیوێتی ئەو عەرزەی کە کڕیوتە بۆ مامەڵە لەگەڵ شەریکی خۆتدا ئەس زەویەکان 2 جۆرن ئەو زەویانی کە تیجارین کە شوێنی بازرگانین کە وەکو چەکی پارە وایە ینی 2 دەفتەرت پێداوە ئەمڕۆ بڵی دەیفرۆشن بە 12 دەفتەر مشتری لەسەری هەیە بە یەک هەفتەی تر پارەکە دێتەوە ماڵتەوە دەبێت خۆمان نەخەڵەتێنین ئەوە بەڕێزان هەموو ساڵی زەکاتی تێدا واجبە چونکە وەکو پارەکە لە سندوقی ماڵەوەدان درابێ وایە زەویانیشتر هەن پیان لەن زەویە مردووەکان یعنی بەڕاستی بە حساب بۆ چاکە کڕیوتە بۆ مامەڵە کڕیوتە بەڵام ئەوە تەڵی 50 وەرەقەی لێبووتەوە ئەگە بڵێ ئەمڕۆ دەیفرۆشم لەوە چێ پاشی 4 مانگی تر 5 مانگی تر ساڵێکی تر مشترێکی پێویستی نەچێتە سەر ئەوە ئەگەر ئیمکانیەتتان هەیە والله ئینسان هەموو ساڵ زەکاتی لێ بدات جێ خۆیەتی ئەگەر ئیمکانیەتتان نییە دەستان وەکو پێویست ناڕوا لەگەڵ شەریکەکەدا باوکی محەممەد ئەو کاتێک کە فرۆشتان 1 جار زەکاتی لێ بدەن وەنونە 4 ساڵ ئەم زەوێدان درراوە جار بۆ جار دێتە خوارەوە سعی دەشکێ و مای خۆی ناکاتەوە و مشتری چاوی لەسەری نییە و زەویەکی بەرچاو نیە و تیجاری و بازرگانی نییە لای هەندێک عولەما دەفەرمون 1 جار زەکاتی لەسەر واجبە 1 جار بۆ 1 ساڵ کە فرۆشتان بۆ نمونە داتان بە 2 دەفتەر داتان بە 4 دەفتەر پارەکەم مەبەوە ماڵەوە دابەشی مەکەن لە نێوان خۆتاندا ئەو کاتێک کە فرۆشتان 1 جار زەکاتی لێدەن لە دەفتەرێکا 2 وەرەقەونی لێ دەرکەن و ئەگە ئیمکانیشتان هەیە هەموو ساڵی لێ دەرکەنەوە پێڵان نوری عەلا نور ئەگە ئیمکانیتشتان نییە شەرع تەکلیف لە شتێک ناکە یعنی ئەم زەویە هەتا وای لێدێت تۆ نرخی زەویەکە هەموو دابەت زەکات مادەم لە خێردانە بەرەو زەرر دەڕوا ئینشاءڵڵا گونەهبار نابن 1 جار زەکاتی لێ بدەن لە کاتی فرۆشتنیدا خوشکە زریان دڵی دایکم بە نەخۆشی سەرەتان مرد یا ڕەبی خالی خۆش بێر کەسێ بۆ نەخۆشیانە بمرێ ئینشاءڵڵا پلەی بەرزی هەیە لە قیامەتە لای پەروەردگاری خۆی خوا لە گوناهەکان پاکی کردوێتەوە 50 وەرەقەی هەیە زەکا داتان ناوە حەجی پێ بکەن بەڵێ هەر پارەیەک دابندرێ بۆ زەکاتدا بۆ حەج دابندرێ بۆ خێر و خێرات دابندرێ بۆ مزگەوت دابندرێ هەتا وەکو پارەکە بەدانرایی مادام ساڵێکی بەسەرە تێپەڕیوە لە ماڵە واجبە لە 40 وەرەقەدا وەرەقەیەک دەرکەن یعنی 125 دلار لەم زەکات ماڵەدا هەیە
ساڵێکی کەمایەوە دیسان 125 دلاری هەیە، ساڵێکی کەمایەوە 125 دلاری لەم 50 وەرەقەیە دەڕوە. نابێ بڵێ وڵا خۆی من معاملەی پێوە ناکەین، نافرۆشین، ناکڕین، لێی ناخۆین، ئەمە بۆ حەج دانراوە. کەسێ پارەی بۆ حەجدا نابێ، ئەوە بابەتێکی باش بۆ ئەوی خوشکە زریان و دوژاندی. کەسێ پارەی بۆ ژنیهێنان داناوە، گەنجێکە پارەی کۆ کردوێتەوە، ئێستا 10 ملیۆنی کۆ کردوێتەوە، دڵێ بە ئیزنی خوا گەورە کە بوو بە 20 ملیۆن پارەکە ناخۆم، نایدەم بە هیچ، کۆم کردوێتەوە دواتر دەیدەم بە زێڕ و کەلوپەلی بوو گواستنەوە ئەوانە. ئەم پارەیە ڕاستە تۆ بە مەبەستێکی زۆر خێردانناوە کە هاوسەرگیریە، بەڵام چونکە ساڵی بەسەرا تێپەڕیەوە لە 2 ملیۆن و 3 ملیۆن تێپەڕی کرد، ئەبێ هەموو ساڵە زەکاتی لێ بدەیت. با دەستکاریشی نەکەی، با نەشی خۆی، با بۆ خواردن و نەفەقەشدان نەنابێ، با بۆ قەرزدانەوەدان نەنابێ. کەسێک بە نێتی ئەوەی کەوا حەجی پێ بکە، پارەی کۆکردەوان و داخیلەی دانا و کۆبووەتەوە ئێستا بۆتە 60 وەرەقە، بە ئیزنی خوا دەبێ هەموو ساڵ زەکاتی لێ بدە. نابێ بڵێ وەڵای من خوا من پارەی مامەڵە نییە، ئەمە هی کڕین و فرۆشتن نییە، ئەمە زیاد و کەم ناکە، هەر بە دانراوی ماوەتەوە بە هەر نێتێک بێ، ئەبێ پارە ئەم پارانی کە دانراون وە خۆی خوشکە زریان باسی کرد، ئەبێ زەکاتیان لێ بدرێ. زەکات بەرەکەت دەخاتە ماڵەوە، بە ئیزنی خوای گەورە لە کۆتا ڕۆژەکانی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان داین. هێشتا فرسەتێکی زێڕینە، بەڕاستی ئینسان هەژارەکان لەم مانگەدا زیاتر چاوەڕی خێر و خێراتن. بەرەو جەژن دەڕۆین، بەڕێزم چاوردکەوە لە ناو خزمەکانی خۆتدا بەتایبەت. ئەلەقڕەبوونە ئەولا بالمەعروف ئاەتی قورئان نیە و فەرمودەش نییە، مەقولەیەک و قسەیەکی حکمەتێکی جوانە، وتراوە ئەلئەقڕەبوون ئەولا بالمەعروف، نزیکانی خۆت بەخوا لە پێشترن بۆ چاکە لەگەڵکردن، کاکە هەر لە براکانی خۆت، لە خوشکەکانی خۆت، لە دراوسەکەی خۆتەوە چاوەڕ بکەوە، بزانە منداڵەکانی وەکو پێویست لە جەژنا جلیان بۆ ناکردرێ، بەخوا بە پێڵاوەکانیانەوە دیارەکە هەر کار لە کۆنەکانی قەدیمی لە پێدایە، ژن و منداڵیان هەر مەکسە شڕەکەی جاران لێبەردایە. ئێستا فرسەتێکە بۆی بکە زەرفێکەوە مەشت چۆ لەگەڵی بڵێ من بۆ خۆم شتت بۆ دەکڕم. دایکی منداڵانی بێ ناس بێ باوەک دەبینی، ئێمە خۆمان ڕۆژتایوارە کە سابەت دەکەین منداڵەکەمان جاری وەکو پێویستەکانیان دابین نابن، ئەی هەوار ئەو منداڵانی کە باوکیان نییە، کە دایکێک بەڕوو سووری لە سەریان دانیشتووە، پارە بدە دایکەکە، منداڵەکان مەبە دووکان بەدڵی خۆت شتیان بۆ بکڕی، نەخێر بە ئەوانش بە ئەو پەڕی ئازادی خۆیانەوە، دایکێکی ڕووسور عاقڵ و ژیر دیندار و خواناس و بەبەزەیی با لەگەڵ منداڵەکانیە ئەمانەت پارەکەی بدەی بڵێ ئەم منداڵانت تکایە بیان بە بازار با بەدڵی خۆیان جلوبەرگ هەڵگرن و پێڵاو هەڵگرن و خۆ پۆشتە و پەرداخیان بکەوە، خۆت ئازاد بە دەچێت کام دوکان دەچێت کام بازار و لە شوێ بۆیان دەکڕی، ئەم بڕەپارەیە مافی ئەو منداڵانەیە. ئەوە تۆ خێرەکەی خۆت لەسەر لاچوو و خێرەکەت گەیشتەوە بەدایکەکەش خۆی نەشکێ. یەکێک لەو شتانەی کە دەبێت زۆر ئاگامان لێبێ بەڕێزان پاراستنی شکۆی مرۆڤە. لە خێر و خێراتدا دوو کەسمان هەیە هیچ خێرێکی نەکردووە، زەکاتی نەداوە، هات چاو لێ چەند خەتەرە، فەوەیل للمشرکین الذين لا يؤتون الزكاة. نعوذ بالله، ئەو کەسەی زەکات نادا خوا لەگەڵ مشرکین حسابی کردووە کە خوا قەت لە گوناهی شیرک خۆش ناوێت، ئەو کەسەش زەکات نادا خوا قەت لێی خۆش ناوێت، زۆر بابەتێکی خەتەرە. ئەو کەسە زەکاتی نەداوە، بەڕێزی شت خوا نەخواستە دوور لێ ئێوە زەکاتت داوە، زەکاتەکەت داوە لە ماڵەوە هەمووی 25 دۆلار ڕقەی دێداوەتێ و بۆت بردوۆتە ماڵەوە زۆریش مەمنون بووی، ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵی بەسەرا تێپەڕیوە، دوای چەند ساڵ منەتت بەسەرا کرد لە قسەیە کاتێک ژیران وتت کوڕە لە بیرتە برا تۆ ئەو پیاوە نەبووی، ها 10 ساڵ لەمەوبەر من زەکاتم بۆ نەهێنای خەریب بمری لە برسانە، یەکسەر هەموو سەدەقەکەت دێتەوە دواوە، هەمووی سەروی سفر دەبێت. کەسێکت ئازاردا پارەی زەکاتەکەت دا سەرفترەکەدا ئەوە بۆت فڕێدا ڕوود لەگەڵا گەرش کرد، بێ قەزابی لەوەتی هەر محتاجی، کوڕە وەڵڵای نازام تۆش هەر نەبووی بەشت، ئەزانی ئازارت بەدڵی گەیاند. ئەو کاتە ئەو کەسەی سەرفترەی نەداوە، ئەو کەسەی زەکاتی نەداوە، ئەو کەسەش کە داویەتی بەڵام ڕووی بەرامبەری شکاندووە، بەڵام منەتی بەسەرا کردووە، بەڵام ئازاری دڵ و دەرونی داوە، هەردووچیان لە دیوانی خواداوەکو یەکەن. خوا دەفەرمێت لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى، ئەمان نەچن خێر و خێراتەکانتان بە منەتدانان لەسەر هەژار، لەسەر محتاج، لەسەر ئەو کەسەی کە مستحقی زەکاتە، نەچن منەتی لەسەرا بکەن، نەچن ئازاری دڵ و دەرونی بدەن. ئەزانی چەند ناڕەحەتێک پیاوێک لەنە ئەو ماڵە منداڵەکەی دانیشتووە لەسەر سفرەی هەژاری دانیشتووە بەربانگی کردوێتەوە، تۆ خۆوە دەکەی بەدماڵا و حەل لە دەرگاوە ئافڵان کە زۆرە سەرفترەکەم بۆ دانابوون، ئەزانی ئەو باوکە چەند بەخوا دەشکێتەوە لە بەرچای ئەو ژن و مناڵە، وەڵی سیمای باوکاتی لە دەست دەدەی کە هەموو خەڵکەوە هاتنە بەرچای ژن و منداڵەکەت خێریان پێکردی. ئەو کەسەی دراوسێتەوە هیچی نەداوە، تۆش پارەکەت داوە
هەردووکتان وەکو یەک گوناهبارن. بۆیە زۆر ئاگامان لە پاراستنی شکۆی مرۆڤ بێ. شکۆی مرۆڤ خاڵی بنچینەیە لە دینی ئیسلامی ئێمەدا. ئەم ئیسلامە بەس بۆیە هاتووە مرۆڤ بە عیززەتەوە بژیە، مرۆڤ بە شکۆ بژیە، فەقیر بەڕێزان بار نییە. فەقیرەکان هەژارەکان ڕەحمەتن لە کۆمەڵگادا، خێرەکان لە ئێمە وەردەگرن بۆمان دەبن لە بانقی ڕەبولعالەمین ها تەسلیمی دەکەن و دڵن خوا بیپارێزە. ئەزانی ئەگەر ئاوا بە شێوەیەکی جوان بە حیا و حرمەت و بەڕێز و بە ئەدەبەوە خێرەکە بدەیتە دەستی ئەو فەقیرە و یەکسە پشتی تێکە تەنان مەڵێ دوعای خێریشمان بۆ بکە تکا ئەوەش مەڵێ ئەوە زەکات بوو ئەوە خێر بوو تۆش دوعایەکی خێرمان بۆ بکە داوای دوعای خێریشی لێ مەکە بەخوا بۆ خۆی دوعای خێرت ئەوەندە بۆ دەکا لە دڵەوە ئەوەندە بۆ دەپاڕێتەوە کە تۆ ئاوا بە جوانی و لە زەرفێکی سپی پاک و خاوێن و بەعەتتر و بۆن خۆش داداتێ هیچ مەڵێ هەزار دوعات بۆ دەکاوە دوعاکانی ئەو فەقیرە لە دیوانی خوادا ڕەت نابنەوە. والله دڵت خۆش دەبێ ماڵ و منداڵت ساڵح دەبێ بەرەکەت دەکەوێتە ڕزق و ڕۆزیتەوە پارەیەکی کەم و موچەیەکی کەمت هەیە کەچی سوبحان الله نایدەی بە نەخۆشی، نایدەی بە عیادە، نایدەی بە دەعمی سارە، نایدەی بە بەڵاو موسیبەت و فیتنە، نایدەی بە منداڵی ناساڵح بێڵایەکت بۆ بنێتەوە. خوا لە هەمووی لات دەدا، هەمووی بە بەرەکەتی زەکات و خێر و خێراتەوەیە. فرسەتێکی زێڕینە و چەند ڕۆژێکی کەممان ماوە ئەمە دوا پرۆگرامیش بوو لە پرۆگرامی خۆشەویستی کە لە مانگی ڕەمەزانە پێشکەشمان کردن. ئینشاءالله لە هەفتەکانی جەژنا یەکەم بەرنامەمان نابێ، بەڵام دواتر بەڕێزان بۆ ئاگاداریتان دەگەڕێنەوە هەر سیستەمی کۆنی بەرنامەکەمان هەموو شەوانێکی پێنجشەم لەسەر هەینی بە ئیزنی خوای گەورە کاتژمێرنەوە لە بەرنمەیەکی ڕاستەوخۆدا بەریدارتان شاد دەبینەوە. هەتا ئەو کاتە و هەموو کاتەکان بەخوای پەروەردگارتان دەسپێرم. خوا یاوەری یاوەری هەموو لایەکمان بێ، خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کە، بەخشندەکان یا ڕەبی خوای هەزاران ئەوەندەیان پێ ببەخشی، دەستکورت و نەدارەکان خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە هەموو لایەکمان بکەیەوە، شیفای نەخۆشەکانمان بدەی، جەژنێکی پڕخێر و بەرەکەت بەسەرماندا بێ بە قوبوڵبوونی تاعات و عیبادەت و ڕۆژوەکانمانەوە. داواکارم خوای گەورە پاداشتی ئەم برایانەش بداتەوە کە لە پەخشکردنی ئەم بەرنامەدا دەستیان هەبوو ماندوو بوون. خوای گەورە یارمەتی هەموو لایەکمان بدە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.